کارۆلینە مەڕەلینە بۆچی ئەم کارەی کرد؟ هاتە سەر شەقام و تابلۆیەکی بەدەست کرد نووسی بووی باوش بە خۆڕاییە. لە کامە قاڕە و لە کامە وڵات هاتوتە کوردستان؟ بۆچی ئەو لێری هەڵبژارد؟ کامە بەرپرس داوەتی کردووە لە کامە تیڤی و کامە کەناڵ چاوپێکەوتنیان لەگەڵ کردووە تاوی زانیاریەکان لە کلیل میدیا. دوێنێ ڕۆژی شەمە کچێک لە نێو پارکی شار لە بەردەم قەڵای هەولێر پۆستەرێکی بەدەستەوە گرتبوو کە بە 3 زمان لێی نووسرا بوو باوەشی خۆڕایی. دوای چەند قولەکێکیش لەو شوێنە دوو خرایەوە. وە کارۆلینە باز لەوەش دەکات ویستویەتی یەکەم کچ بێت کەم کارە لەو ناوچەیە بکات. لەم ڤیدیۆیەدا کە لە سۆشیال میدیا بڵاو بووە دەردەکەوێت ئەم کچە لە پارکی شاری هەولێر کە لە بەردەم قەڵای هەولێردایە ژمارەیەک خەڵکی ئەو ناوچەیە لێ کۆبوونەتەوە و پێی دەڵێن بەم ڕەمەزانە ئەوە چۆن دەبێت. کارۆلینە بەڕێگەز عەرەبە و خەڵکی سووریایە. یوتیوبەرە بە ناوی کارۆلین مارلینە. تەمەنی لە ئێستادا 24 ساڵە و ئێستا لە مالی بۆ ئوسترالیا دەژی. ئێستاش بەسەردان لە هەولێرە. ئێمە شەستان وردەکاریمان بۆ خاتوونە کرد مەبەستی چی بووە لەم کاری کە کردوێتی. ئەو ئاماژەی بەوە کرد بە تایبەتی هاتوون بۆ هەولێر بۆ ئەوەی جوانی هەولێر پێشانی خەڵک بدەم لەبەر ئەوەی هیچ کام لە یوتیوبەران لە عێراق دەژین شتێکی وایان نەکردووە. ویستومە یەکەم کەس بم لە وڵاتی عەرەبی و لە کوردستان کارێکی وا بکەم. وە کارۆلینە ئەوەشی وت وە چاڵێنجی کردو بۆ باوەش بە خۆڕایی. چەند کەسێکیش باوەشیان کردووە بەڵام دواتر خەڵکێکی لێ کۆبوونەتەوە و نانهێشتە ئەو چاڵێنجە تەواو بکات. بە پێی ڤیدیۆیەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە تێیدا دەردەکەوێت چەند کەسێک پاڵ بە کچەکەەوە دەنێن و دووری دەخەنەوە لە شوێنەکە. ئەو ڕووداوە دوای ئەوە دێت شەوی ڕابردوو کوڕ و کچێک لە شەقامی سالمی سلێمانی سەمایان کرد و ئەویش کاردانەوەیەکی زۆری لێکەوتەوە. ئەم شەو شەمە بەشێک لە موسڵمانان لەو جێگەیە نوێژی تەراویحیان لێ کرد و پۆلیسی هەولێریش ڕایان گەیاندووە هیچ کەسێک سکاڵای لەسەر ئەو خاتوونە نەکردەوە و لەسەر ئەم بابەتە کەس نەدووە و کەس بە داچوونی بۆ نەکردووە. بۆیە ئێمەش وەکو کلیل میدیا لێپوچینەوەی زیاترمان کرد. نەبەس عەبدولحەمید قایمقامی هەولێر بۆ ئەنجامدانی ئەم کارە هیچ کەسێک مۆڵەتی لاوان وەرنەگرتووە. زەختیشی لەوە کردەوە بۆ هەر چالاکێک دەبێت مۆڵەت وەربگیرێت چونکە نەکو شتێکی ئاوای لێ بکەوێتەوە. بۆیە ئەم چالاکێکام خاتوونە کردیتی ئێمە ئاگامان لێ نییە. کارۆلینە لە ئێستادا لە یوتیوب ڤڵۆگ دەکاتێت بۆ هۆیەوە ناوبانگێکی باشی پەیدا کردووە. لە نەورۆزی ئەم ساڵیش ڤیدیۆی لە هەولێر تۆمار کردووە و بە گوتەی خۆی دەیەوێت جوانیەکانی هەولێر زیاتر پێشان بدات. کارۆلین ئاماژەشی بەوەش کرد ئەو کارێک کە ئەو کردوێتی مەبەستی بڵاوکردنەوەی خۆشەویستی بووە بەڵام بەداخەوە دوێنێ کەسانێکی زۆر هەوڵیاندا ئەو کارێ من بشێوێنن کە دەیکەم ئەوەش لە ڕێگەی سۆشیال میدیاوە بوو بڵاوکردنەوەی پروپاگاندە لە سۆشیال میدیا کە گوایە دانسم کردووە یان دەستگیر کراوم. ئەم قسانە هەمووی ناڕاستن دوورن لە ڕاستی بۆیە من دەستگیر نەکراوم. وە کارۆلین دەژڵێتن ئەو چالاکی جیهانیە و لە زۆربەی شوێن کراوە. من هەوڵمداوە خۆشەویستی نێوان خەڵکی سووریا و کوردانی عێراق زیاد بکەم. هاوکات ئەو کچە یوتیوبەرە باس لەوەش دەکا چالاکیەکەی تەنها 5 خولەکی خایاندووە. لەو ماوەیە کورتەدا 3 بۆ 4 کەس پێشوازیان لە کارەکەی من کردووە. باوەشیان پێدا کردوم و دواتریش 2 کەس کێشەیان بۆ دروست کردم. بۆ هۆیەشەوە چالاکیەکە ڕاگیرە. گوتیشی هیچ بەریەکەوتنێک نەبووە لە شوێنی ڕووداوەکە تەنها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتەکە گەورە دەکەن. دوای ئەوەی لەو شوێنە ڕۆیشتووە بە پێی وێنەیەک کارۆلین دەڵێتن لەلایەن پارێزگاری هەولێرەوە پێشوازی لێکراوم. دەڵێت سوپاسی پارێزگاری هەولێر و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بۆ ڕەخساندنی کەشێک کە هەموو پێکاتە و بیر و باوەڕ و جیاوازەکان پێکەوە لە شارێکدا دەژین. گوتی ئێمە لە ئاشتی و ئاشتەوای زیاتر
هیچمان لێرە نەبینیوە. بۆیە خەڵکێکی زۆر ڕەخنە دەگرن دەڵێن چۆن دەبێت کچێک لەو پڕی دنیا هاتوتە هەولێر چاڵنج دەکات بەو ڕەمەزانە لەلایەن پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو پێشوازیەکی گەرمی لێکرا و وێنەشی لەگەڵ گیرا و دەستخۆشێکی زۆریشان لێ گرتووە. بۆیە هەموو ڤڵۆگەرەکان و ئەوانەی لەنێو سۆشیال میدیا ئیش دەکەن وەروەها دەڵێن چۆن دەبێ ئەوە بە یەک پۆست و ئاوا دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا. ئێمە چەندین ساڵە کار دەکەین وەکو ڤڵۆگەرێک، بەڵام لە هیچ لایەنێکەوە داوەتنامەمان بۆ نەهاتوو پارێزگاری هەولێر پێشوازی لێمان نەکردو و یارمەتیشی نەداوین. ئەم کسەش بە دوو خولەک جێگای خۆی کردەوە لە هەرێمی کوردستان و دەژڵێن چۆن دەبێت ئێمە ئاوا بێگانە پەرز بین. ئایا قسەی ئەم ڤڵۆگەرانە ڕاستە؟ یاخود ئەو بیر و بۆچینانەی پارێزگاری هەولێر ڕاستە و دەوێت لە ڕێگەی ئەم کەسانەوە هەولێر زیاتر بناسێتن؟ ئایا ئەم بەشەش پێویستە؟ ئایا ئێوە کامە ڕێگەتان پێ باشە؟ وە لە ڕێگای ئاینی شۆ وەڵامی خات و کارۆلینیان داوە. ئەمڕۆکە لە هەمان شوێنی ئەم خاتونە کە پۆستەرێکی بەدەستگرت بوو نووسبووی باوەش بە خۆڕایی لە هەمان شوێن ئەم شۆکە چەندین نوێژ و ئاەت خوێندرا و واروەها چەندین مەولود ژێردرا لەسەر دیداری پێغەمبەر صەڵی الله عەلەیه وسەلەم. ئەوانیش بە هەمان شێوە لەسەر تابلۆکەیان نووسیوە بەهەشت بە خۆڕایی، کە دوێنێ شەویش بە هەمان شێوە لە شاری سلێمانی ئەو کچ و کوڕێ کە دانسیان کردبوو لە هەمان شوێن نوێژی تەراویحیان کرد. واروها لە هەولێرش دووبارە ئەم شتەیە دووبارە بووە. وە کارۆلین مارەلین لە کۆتاییدا زۆر داوا لێبوردنی لە خەڵکی هەولێر کرد. ئەمڕۆکە ڤیدیۆی خۆی بڵاو کردەوە لە ئینستاگرامەکەی و زۆر داوای لێبوردنی لە خەڵکی هەولێر دەکرد و بە گریانەوە دەوێت نامزانی کە ئەم شتێ ئەوانە دەنگدانەوەی زۆری دەبێتن. بۆیە من زۆر داوای لێبوردن لە خەڵکی هەولێر دەکەم، بەڵام کارەکەی منیش بەو دەرەجەیە نەبوو کە ئاوا گەورە بوو لە تیڤەکان و لە نێو سۆشیال میدیا وا بتەقێتەوە. بۆیە زۆر داوا لێبوردن دووبارە لە خەڵکی هەولێر دەکەم. خەڵکی هەولێرم زۆر خۆش دەوێ، هیوادارم هەموو لایەک پشتگیریم بکاتن و منیش جوانیەکانی هەولێر پێشان دەدام. وە زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان. وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک و چ کەسایەتێکی بەناوبانگی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بەجێ بێڵن. واروها زۆر سوپاسان دەکەین بۆ سەبسکرایبکردنی چەناڵەکەمان، واروها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێ و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینین و باشترینتان پێشکەش دەکەین. هەموو کات لەگەڵتان دەبین لە کلیل میدیا.